خوددا لە هەمولایەک لەو بابەتەی ئەو جارەماندا دەمەوێت باسی سوودەکانی کوانتەم بکەم لە ژیانی ڕۆژانەماندا یان جێبەجێکردنەکانی کوانتەم یاخود با بڵێن ئەپلیکیشنەکانی کوانتەم ینی کوانتەم لە ژیانی ڕۆژانەماندا لە چیدا بەکاردێ و سوودی چییە. یەکەم شت کە دەمەوێت باسی بکەم دیاردەی تەنەڵینگە. تەنەڵینگ کە لە پێشتردا باسی ئەومان کرد گوتمان ینی ئەلکترۆنێک دەکرێت بە دیوارێکدا بپەڕێتەوە بەبێ ئەوەی هێزی پێویستی هەبێت کە ئەو دیوارە بشتێنێ یاخود بەسەریدا ئاودی بێ، بەڵکو ڕاستەوخۆ بە نێویدا بپەڕێتەوە. ئەویش چۆن ڕوودەدا؟ وە گوتمان ئەلکترۆن ینی سیفەتی شەپۆڵ تەنۆرکەی هیواتە لە هەمان کاتدا تەنۆرکێ و شەپۆلیشە بۆی هەیە، ینی ئەگەرێکی هەیە کەەوە ئەو ئەلکترۆنە بپەڕێتەوە ئەودی بەبێ ئەوەی ئەو نێوانە ببڕێ بەبێ ئەوەی هێزی پێویستی هەبێت، چونکە وەک باسمان کرد دەکرێت ئەلکترۆن لە یەک کاتدا لە دوو شوێن بێ، دەکرێت لێرە بێ و دەکرێت لە دەرەوەی سندوقەکەش بێ لە هەمان کاتدا. بەڵام بۆ ئەوەی ئەوە ڕووبدا ینی ئەویش بە شێوەیەکی ئەگەریە، واتە چەندی دیوارەکە ینی بچووکتر بێ و ئەستوریەکەی کەمتر بێ ئەوە ئەگەرەکەی زیاتر دەبێت، چەندی دیوارەکە ئەستورتر بێ و گەورەتر بێ ئەگەرەکەی کەمتر دەبێتەوە. طبعاً ریچارد فاینمان گەیشتە ئەنجامێک لە کوانتەمدا کە گوتی ئەو کاتێک کە ئەلکترۆن لە سەرچاوەکەوە دەردەچێ و بەنێ و دەبل سلیدەکەدا دەڕوا دوێنێ و دوو بۆ شایەکەدا تاوەکو دەگاتە دیوارەکە، هەرچی ئەگەر هەیە ڕێی تێ بچێ دەیبڕێ، ینی دەکرێت بەو شێوازە بڕوە، دەکرێت بچێتە دواوە ئینجا دوایی بگەڕێتەوە، دەکرێت بێرەدا بڕەوە بێرە بە هەر شوێنێک بێ ڕێی تێتە چێ بڕوە. واتە ئەگەرێک هەیە بۆ ئەوەی ئەو ئەلکترۆنە لە هەر شوێنێک بێ لە گردووندا، لە هەر شوێنێک بێ لە گردووندا، بەڵام ئەگەرەکانی هەمووی لاواز دەبنەوە، ینی چەندی شوێنەکەی با بڵێن زیاتر و دوورتر بێ لاوازتر دەبێتەوە ئەگەرەکەی. واتە خودی خۆشمان کە لە ئەلکترۆن و تەنۆرکە پێکهاتوون دەکرێت ئێستا لە هەر شوێنێشتر بین جگە لێرە، بەڵام ئەگەرێکی زۆر لاوازی هەیە. جا هەر لەسەر ئەوە دەکرێت ئەلکترۆن لێرە بێ و لێرەش بێ بە هەمان شێوە، واتە چونکە شەپۆڵ تەنۆرکەیە لە حاڵەتی سوپەرپۆزیشندا لێک کاتدا لە دوو شوێنە بۆیە دەکرێت لەو دیوەش بێ، واتە ئەو بربەستە ببڕێ بەبێ ئەوەی هێزی پێویستی هەبێ. ئەوە بە شێوەیەکی سادە دیاردەی تەنەڵینگە. جا ئەوە چی بۆ تەفسیرکردن؟ یەکەم خۆری بۆ تەفسیرکردین، ینی بۆ ڕوونکردنەوە خۆر چۆن تیشکی دەداتەوە، چونکە بۆ ئەوەی با بڵێن دوو تەنۆرکەی هایدرۆجین یەکتر بگرن، دوو ناوچی هایدرۆجین کە نیوترۆن پرۆتۆنێک، نیوترۆن پرۆتۆنێکە، هەردووکیان بارگیان موجەبە، بارگەی موجەب و موجەب یەکتر ناگرێتە بەربەستێک هەیە کە ناهێڵێ یەکتر نزیک بنەوە، چونکە هەمان بارگەن وەک مگوناتیس کە هەمان جەمسەر بن لێک نزیک نابنەوە. پەستانی نێو خۆر و پلەیگەرمەکەی بای ئەوە بەهێز نییە کە ئەو دوو بە یەکتر بگەینی، بۆ ینی زانەکان زۆر ینی لەوایان دەکۆلەوە ئایا چی وا دەکە ئەو دووە بە یەکتر بگەن و ئەو فیوژنە ڕوو بدا. فیوژن واتە یەکگرتنی ئەو دوو تەنۆرکەیە و ئەو دوو ناوکە و دەردانی تیشک. ئەو تیشکەی کە دەیداتەوە لە کاتی فیوژندا ئەوە بیتێ لە سەرچاوی وزەی خۆر کە بۆ ئێمە دێ بیتێ لە ڕووناچی و ئەو گەرمەی کە وەری دەگرین. چۆن ئەو دووە یەکتر دەگرن؟ دەکاتێک هێزی پێویستیانە لە ڕێی دیاردەی تەنەڵینگەوە. دیاردەی تەنەڵینگ با بڵێن وەک ئەو وایە تۆ چیایەک هەبێ یاخود دیوارێک هەبێ کە تۆ ناتوانانی بەسەریدا ئاودیبی لە ناوەکەیدا بۆشایەک بکەی و ڕێک پێدا بپەڕێتەوە. دیاردەی تەنەڵینگ بۆ شێوازەیە کە ئەوە دوو پرۆتۆنەکەیە کە یەکتر دوور دەکەونەوە، بەڵام بە ئەوی دیاردەی تەنەڵینگەوە یەک دەگرن، واتە چونکە گوتمان ئەگەریە و سوپەرپۆزیشنە، بۆیە ئەگەرێک هەیەکەوە یەکتر بگرن و چەندی تەنۆرکەکان بچووکتر بنەوە لە ئاستی کوانتەمدانی، چەندی بچووکتر بینەوە بۆ ئاستی گەدیلەی ئەگەرەکان زیاتر و زیاتر دەبن بۆ ڕوودانی دیاردەی تەنەڵینگ. چەندی مادەکە گەورەتر بێ ئەو ئەگەرە ینی کەمتر و کەمتر دەبێتەوە، و چەندی بربەستەکەش گەورەتر و بەهێزتر بێ ئەگەرەکەش کەمتر دەبێتەوە.
جا ئەوە بووە وەڵامێک بۆ ئەوەی کە چۆن ئەو دوو ناوکە یەکتر دەگرن، ئەویش بە لە ڕێی دیاردێتەنە لینگەوە تەنە لینگەوە گوتمان بەبێ ئەوەی هێزی پێویستی هەبێ بۆ ئەوی بربەستێک ببڕێت دەتوانێت ببڕێ و بپەڕێتەوە. لە ئێستاشدا ئەوە توانیمان ئەوە ڕوونکەینەوە کە خۆر چۆن تیشگێداتەوە چۆن فیژن ڕوودا. لە ئێستاشدا ئارتیفیکال ستار بوونی هەیە، ئەوەتە ئەستێرەی دەستکردیا خۆت خۆری دەستکرد کە چین بۆ یەکەم جار نازانم لەو چەند ساڵی دواییدا توانی ئەوە ئەنجام بدا، توانی ئەستێرەیەکی دەستکرد دروست بکە کە کارکردنی لە ڕاستیدا بۆ ماوەی بزانم هەر نزیکەی 10 چرکەیەک بوو، بەڵام پلەی گەرمەکەی دەگەیشتە 100 ملیۆن پلەی سیلیزی یاخود پلەی کلڤین دەگەیشتە ئەو بڕە زۆرە، ینی زۆر زۆر زیاتر بوو لە پلەی گەرمی خۆری ئێمە کە ناخی خۆر 15 ملیۆن پلەی کلڤینە. چۆن دەگەیشتە ئەو پلەیە؟ ئەوش بەهۆی خێراییی زۆر زۆر بەرز، ینی خێرایی و بەریەککەوتنی زۆر زۆر بەرز ئەو پلەی گەرمی بۆ شێوە بەرز دەکردەوە و ئەگەری بەریەککەوتنی زیاتر دەکرد ئەو پلە گەرمی بەرزە. تەمان لە نێو ئامێرێکدایە کە وەک لە وێنەکەدا دەیبینن ئەو ئامێرە ڕێگە بەوە نادا ئەو پلەی گەرمی بێتە دەرەوە، ینی ڕێگەی ئەوە نادا کە دیوارەکان بتاوێنێتەوە، بەڵکو تەنها با بڵێن لە نێو ئەو بۆشاییەدا ئەو هایدرۆجینە دەخولێتەوە و فیوژن ڕوودەدا. جا ئەوە با بڵێن بە شێوەیەکی سادە توانیان ئەو کارە ئەنجام بدەن وەک تاقیکردنەوەیەک. ئەوە تاقیکردنەوەی سەرەتایی بوو لە داهاتوودا، ینی لە پرۆژەیاندا زاناکان چی دروستکەن؟ ئارتیفیکال ستار دروست بکەن بۆ ئەوەی تیشتی لێوەرگرن و وزەی لێوەرگرن و کارەبا دابین بکەن، بەتە ڕێگایشترە بۆ دابینکردنی کارەبا کە ئەو ڕێگایە سەلامەتترە لە ڕێگای با بڵێن بەکارهێنانی نەوت و بەکارهێنانی غاز و هەروەها بەکارهێنانی چەکی ئەتۆمی و ینی کارەبا لە ڕێی ئەتۆمەوە لە ڕێی شیکردنەوەی با بڵێن یۆرانیۆمەوە، چونکە ئەویان زیانی هەیە، زیانی زۆرەوە، چەندین جار تەقیوەتەوە و ینی زیانی گەورەی خستەوە، بەڵام ئەوە زیانەکەی لە هەموو ئەوانە کەمترە و وزەیەکی زیاتریش دەتوانێت پێشکەش بکەوە. وە بزانم هەر خودی خۆی سین خەریکی دروستکردنی وێزگەیەکە کە هەڵبستێ بە وەرگرتنی وزە لە خۆرە دەستکردەکان، ینی بەو شێوازە بەرهەمی بێنێ و وزەیەکی زۆر دروست بکە لە ڕێی ئەو تەکنۆلۆژیە تازەوە، کە ئەوەش هەر لە چیەوە سەرچاوی لە تەنەلینگەوە و لە با بڵێن کوانتەمەوە سەرچاوی گرتووە کە لەوانەیە لە داهاتوودا سوودێکی زۆرمان بدا. و لە با بڵێن ژیانی ڕۆژانەشماندا لە ئامێرەکاندا بۆ نمونە فلاش میمۆریمان هەیە، فلاش میمۆری کە ئەوانەی لە کۆمپیوتەر و بابەتانە دەزان شارەزاتر من لەو بابەتە کە کۆمپیوتەر بەچی ئیش دەکا بە 0 و 1 هەرێک لەوانە پێیان دەگوترێت بیت، ینی هەر کردارێک لە کۆمپیوتەرێک ئەنجام دەدەن لە مۆبایلێک ئەنجام دەدەن یەکێک لەو کۆدانە کارا دەبن، وەتا هەر کارێک ئەنجام دەدەی با بڵێن نەتەوە ڕەنگەی بێتە سەر شاشە کۆمەڵێک کۆد لەو کاتەدا کارە دەبن و وا لە شاشەی مۆبایلەکەت دەکەن ئەو ڕەنگیە وەربگری، وا لە LED-ەکان ئەو با بڵێن کریساڵانەی کە ڕووناچیەکە دەدەنە شاشەکە ئەو شێوەی وەربگرێ، هەمووی بریتە لە کۆد، کۆمەڵێک کۆدی زۆر برد و ئەنی خۆی شتەکە سادەیە، بەڵام لەبەرەوەی کۆمەڵێکە ئەومی پەیوەندی پێکەوەیە بۆ شتەکە زۆر زۆر ئاڵۆز دەبێت. فلاش میمۆریش بە هەمان شێوە، ینی لە نێو خۆیدا کۆمەڵەیەکی 0 و 1 تێدایە، تەبان هەر بیتێک بە 8 بیت بایتێک دروست دەکەن، بایت و 1000 بایت 1024 بایت بڵێن دەبێتە کیلۆ بایتێک و 1000 کیلۆ بایت دەبێتە مێگا بایتێک، 1000 مێگا بایت دەبێتە گیگا بایتێک. جا واتە ژمارەیەکی خەیاڵی لە 0 و 1 لە خۆ دەگرێت لە نێو میمۆریدا کە هەرێک لەوانە وابزانم چیپی پێ دەگوترێت. و ئەو فلاش میمۆریە لە ڕێچیەوە پەیوەندی دەکا، ینی خۆی لە نێو با بڵێن شوێنێکدایە کە نەبەستراوەتەوە بە دەرەوە، واتە هەر لە نێو ئەو ناوچەیەدایە ناتوانێت پەیوەندی بە دەرەوە بکە،
بۆ ئەوی ئەو ئەلکترۆنە بمێنێتەوە، ئەو زانیارە لە نێو فلاشەکەدا بمێنێتەوە. ئەو کاتەی کە فلاشەکە کۆنێک دەبێ بە شتێکەوە بە کۆمپیوتەرێکەوە با بڵێن لە ڕێی دیاردەی تەنەڵینگەوە ئەو زانیاری دەگوازرێتەوە، زانیاریەکە دەگوازرێتەوە. واتە پێویستی بۆەوە نییەکەوە کۆنێکت ببێ بێکەوە و ینی وە بڵێ وایرێک لێرە بیبەستێتەوە، بەڵکو هەر دیاردەی تەنەڵینگ ئەو ئالگۆڕی زانیاری ئەنجام دەدا لە نێوان کۆمپیوتەرەکە و فلاشەکەدا. جگە لە فلاش تەبەن فلاش مەبەستن لێ چیە؟ فلاش میمۆری ینی هەموو میمۆریەکانی کە هەمانە ئەنی بە زۆرێک لە زۆرەکان بەو شێوەن هەموو میمۆریانەی ئێستا بە تایبەت هەمووی بۆ جۆرە ئیش دەکات بە دیاردەی تەنەڵینگ ئیش دەکات. تەنەڵینگ هەر بەواتای تونێڵ دەی با بڵێن، تونێڵکردن و کۆنکردن و شتێکی لەو شێوازە. ترانزیستەرمان هەیە، ترانزیستەر کە هیچ ئامێرێک نییە ترانزیستەری نەبێ. ترانزیستەر شتێکی شێوەیەکی لەو شێوازی هەیە، 3 قاچی هەیە یاخود 5 قاچە ئانە دەیتن لە ترانزیستەر کە پێویستی بە چییە؟ ئەو بۆ ئەوەی با بڵێن لە نێوە خۆیدا گەینەر هەیە و جگە لەو سەفر و یەکە ینی کە کارکردنی سەفر و یەکیە، بەڵام گەینەرەکان چۆنن؟ لێرەدا ئەلکترۆن هەیە دەگوازرێتەوە بۆ ئەو بەرە بۆ ئەوەی با بڵێن کارەبایەکە بگوازرێتەوە، بۆ ئەوی کارەبایەکە بگوازێتەوە. لە ڕێی کوانتەمەوە ئەگەرەکان دیاری دەکرێت، ئەگەری گواستنەوەی ئەو کارەبایە و ئەگەری ئەوەی کە ئەلکترۆنەکە بگوازرێتەوە بۆ ئەو بەرە و واتە ڕێگە بە گواستنەوەی بارگەکە بدە. لە ڕێی کوانتەمەوە ئەو ئەگەرە دیاری دەکرێت بۆ ئەوەی کە ئەوەش وایەکی دێن یارمەتی دەربوو بۆ ئەوەی بتوانین کە بە وردی و زۆر بەڕێکی بتوانین بڕێکی دیاریکراوی وزە بگوازینەوە، بڕێکی دیاریکراوی ڤۆڵت بگوازینەوە کە هەموو ترانزیستەرێک ئەوە لە خۆ دەگرێەوە. هەبە هەمان شێوە هەمانە دایۆد یاخود زینۆن دایۆد و ئیتریش هەن هەمووی بەو جۆرە کار دەکەن، ینی هەمووی پێویستی بە کوانتەمە کە کوانتەم یارمەتی دەربووە لەوەی کە تێبگەین ئەو ئەلکترۆنانە چۆن دەگوازرێنەوە و ئەگەرەکانی گواستنەوەی و کە چونکە دیاردەی سوپەرپۆزیشنی هەیە و لەوانەی لێک کاتە لە دوو شوێن بێ و ئەو بابەتانە هەمووی لە ڕێی کوانتەم و لە ڕێی هاوکێشەکانی با بڵێن شرۆدینگەرەوە و هاوکێشەکانی ترەوە دەتوانن بە وردی دیاری بکەن بڕی وزەی گواستنەوە و بڕی ئەوەی ئەگەری ئەوەی کە ئەلکترۆن لێرەدا بگوازرێتەوە و ڕێگە بۆ دەرچوونی بارگەکە خۆش بکە و تا دوایی. و هیچ ئامێرێکیشمان نییە کە ینی ترانزیستەر لە خۆ نەگرێ لە مۆبایلە یاخود تەلەڤیزیۆنە یان با بڵێن تەلەفۆنە، هەموو ئامێرەکان ئەو ترانزیستەرە لە خۆ دەگرن. یان کۆمپیوتەرەکانمان بە هەمان شێوانی هیچ ئامێرێکی تەکنۆلۆژی نییە کە ئامێرێکی ئەلکترۆنی نییە کە کار بە ترانزیستەر نەکا و کار بە با بڵێن دایۆدەکان بەکارنێن تێیدا. واتە کوانتەم تەواو ڕێگەی بۆ ئێمە ئاسان کردو بۆ ئەوی کار بە دایۆدەکان و ترانزیستەرەکان بکەین و بە شێوەیەکی ورد بڕی کارەبا و بڕی گواستنەوەی وزە دیاری بکەین. تاوان ترانزیستەر بەیەکێک لە گەورەترین با بڵێن و باشترین داهێنانەکانی ئەو سەردەمەدا دەنرێ، چونکە پێشتر کۆمپیوتەر هەبوو بەڵام با بڵێن هەموو پێکاتەکانی و کارکردنەکەی و ئەو بیتانەی میکانیکیانە کاریان دەکرد، بەڵام ئەوە ئەلکترۆنیانەیە و زۆری بچووکە و ینی لە نێو بۆشایەکی زۆر کەمدا جێگای دەبێتەوە. ئەوە ڕێگا ئاسانکردنێکی زۆر باشتر بوو بۆ ئێمە کە بتوانین ئامێری بچووک دروست بکەین و خێرایەکی زۆریشی هەبێت. و هەروەها کوانتەم ینی ئەوەشی تێگەیاندین کە دیاردەی سوپەرپۆزیشن ینی دوو هایدرۆجین کە یەکیان گرتووە یەکگرتنەکانیان لە ڕێی ئەلکترۆنەکانیان دەبێت. ئەلکترۆنێک لە نێوان هەردووکیاندا هاو بەشە لەبەرەوەی لە ئەلکترۆن لە حالەتی سوپەرپۆزیشندایە واتە لە یەک کاتدا لە دوو شوێنە، بۆیە ئەلکترۆنەکە هەم لە چواردەوری ئەو با بڵێن هیلیۆمەدا کەەوە هیلیۆمە ئەگەر چوار بێ هیلیۆم ئەگەر دوو بێ هایدرۆجینە هەمیش لە چواردەوری ئەوە دایە و دەخولێتەوە، واتە لە چواردەوری هەردووکیاندا یەک ئەلکترۆن. ئەمە وا دەکا ئەو دووە بە یەکتر ببەسترێنەوە، ئەو بۆندی کیمیایی پێدەوترێ ینی ئاوێتە با بڵێن ئاوێتە کە یەکگرتنی توخمەکانە. تخم
یەک زۆر مادەیە کە یەک دەگرێت لەگەڵ زۆرێکتردا بۆ نمونە ئاو بریتە لە دوو هایدرۆجین و ئۆکسسیجینێ کە یەکیان گرتووە ئەو ئەلکترۆنانە کە لە نێو ئۆکسسیجینەکە و هایدرۆجینەکاندان هاوبەشەواتە لە هەمان کاتدا لەگەڵ ئەوە و لەگەڵ ئەوەشدایە و لەگەڵ ئەوە و لەگەڵ ئەوەشدایە ئەو وا دەکا ئەو بۆندە دروست ببێ و ئەو ئاوێتەیە دروست ببێ. نێوە لە کوانتم و سوپەرپۆزیشن یارمەتیدار بوو بۆ ئەوی بتوانین کە پێکهاتە کیمیاییەکانی و یەکگرتنی تخمەکان بۆ دروستکردنی ئاوێتە ڕوون بکەنەوە. تاپان یەکێک لەو تەکنۆلۆژیانەی کە لە ئێستادا بە هەمان شێوەی ئەو ئارتیفیکال ئەو با بڵێن ئەستێرە دەستکردانە کە زۆر پەری پێدەدرێ و کار لەسەر دەکرێت کوانتم کۆمپیوتەرە. کۆمپیوتەری ئاسایی بۆ گوتمان یعنی دەتوانێت لە یەک کاتدا هەر چیپێک دەتوانێت لە یەک کاتدا با بڵێن هەر بیتێک یەک کار ئەنجام بدە. ئەگەر کۆمەڵێک بن ئەوجا با بڵێن کۆمەڵێک کار، بەڵام هیچ کات لەوانە ناتوانن دوو کار لە یەک کات ئەنجام بدەن. بەڵام کوانتم کۆمپیوتەر پشتبەستە بەستێ سپینی ئەلکترۆن، سپین بۆ سەرەوە با بڵێن کارێکە، سپین بۆ خوارەوەش کارێشترە. لە نێوان سەرەوە و خوارەوەدا با بڵێن کۆمەڵێک ئاراستەی تر بوونی هەیە. کەواتە یعنی یەک بیتی کوانتەمی دەتوانێت چی بۆ بکات؟ دەتوانێت کۆمەڵێک کارت بۆ بکات لە یەک کاتدا، چونکە لە یەک کاتدا لە کۆمەڵێک ئاراستەی هەیە، نەوەک تەنها دوو ئاراستە. یان با بڵێن ئەگەر تەنها دوو ئاراستە بێ ئەو لە هەمان کاتدا هەردوو ئاراستێکی هەیە، واتە لە هەمان کات دەتوانێت هەردوو کارت بۆ بکات. واتە ئەگەر 100 ئەلکترۆنمان هەبێ دەتوانین سوود لە سپینەکانی وەرگرین بۆ ئەوەی ینی چەندەها کار بکە، نەوەکو بە ملیۆنان بیتمان هەبێ بۆ ئەوەی کە کۆمپیوتەرەکانمان لێ پێک هاتووە، بەڵکو 100 دانە دەتوانێت ینی زۆر زیاتر لە کۆمپیوتەرێکی ئاسایی و لەوانەیە لە سوپەر کۆمپیوتەرێکیش ینی بەقەد ئەوە بتوانێت کار بکە. ئەوە لە ڕێی هەر کوانتم ینی ئەوە ڕێخۆشکەرە بۆ ئەوە کە ئێستا مایکرۆسۆفت و کۆمپانیەکانی تری ئەلکترۆنیەکان کە خەریکی ئەوەن، ئەوان کوانتم کۆمپیوتەر دروستیش کراوە ینی بەڵام هێشتانەکە کارکردنی دەوێت و تاپان تاوەکو نەگاتە حکوومەتەکان و ینی دەستگا سەربازەکان ناگاتە خەڵکی ئاسایی، چونکە ئەوە کێشەی زۆری هەیە. کێشەکەی ئەوەیە لەبەرەوەی لە یەک کاتدا کۆمەڵی کارت بۆ دەکا، زۆر خێرایە بۆ شکاندنی کۆد، بۆ با بڵێن چونە نێو ئەکاونتی کەسێکتر، بۆ تێکدانی با بڵێن سایتی دەستگایەکی پاراستنە، دەستگایەکی با بڵێن دەستگای وڵاتێکە، هەموو ئەوانە دەخاتە بەر ژێر مەترسیەوە، یان بۆ گواستنەوەی پارە و داخلبوون نێو بانقەکان و دزینی پارە ئەلکترۆنی بۆ زۆر کێشە دروست دەکات لەبەر ئەو خێراییە زۆرەی کە هەیەی و ئەو تواناییەکی هەیەی بۆ شکاندنی کۆدەکان. ینی کۆمپیوتەرێکی ئاسایی با بڵێن بۆ ئەوەی کۆدێکی 1000 ژمارەیت بۆ بشتێنێ پێویستی بۆەوەی 1000 جار تاقیب بکاتەوە، 1000 جار تاقیب بکاتەوە. مەبەستم لە هەزاری ئەوەیە ینی بڵێن 3 خانەی پێویستە 999 ژمارە تاقیب بکاتەوە، بەڵام ئەوە لەوانەیە هەر لە یەک کاتە هەر هەمووی بکە، هەر هەوی ئەنجام بدا. کوانتم کۆمپیوتەر لە یەک چرکەدا هەمووی ئەنجام بدا. ئەوە با بڵێن پێویستی بە کۆمەڵێک چرکەیە، ینی وای دانێ بۆ هەر چرکەیەک و ژمارەیەک داخل دەکات، ئەو لە یەک چرکەدا هەمووت بۆ ئەنجام دەدا. بۆش زۆر ئاسان کۆدەکان دەتوانێت بشتێنێ. کوانتم کۆمپیوتەرێکە لە ئێستادا زۆر ینی گرنگی پێ دەدرێت. و جگە لەوەش ینی هەر کوانتم بوو کە ئەوە گوتمان سەرەتا کێشەکە لەوە دەستی پێکرد گلۆب چۆن گلۆپێکی ئاسایی چۆن تیشکی دەداتەوە، کە نیلز بۆر دواتر هات ڕوونی کردەوە. کوانتم توانی ئەومە بۆ ڕوون کاتەوە کە چۆن با بڵێن ئەو ئەلکترۆنە کاتێک ئەو وزەیە ئەو کارەبایە بۆی دێ وزەکە وەردەگرێت دەچێتە خولگەی سەرەوەتر، دوای ئەوە ئەو وزەیە دەداتەوە و بەو شێوە ڕووناچی دەداتە ئێمە و تواندرە لە ڕێ ئەوە شەوە ڕوون بکرێتەوە. ئەو بڕە وزەی وەری دەگرێ وا دەکا کە بڕێکی وزە لێرە با بڵێن لە درێژە شەپۆڵەکەدا دیار نەبێ کە ئەو بڕەیە کە وەری گرتووە. بەمەش دەزانین پێکهاتەی ماددەکان چییە، بەمەش دەزانین پێکهاتەی ماددەکان، پێکهاتەی ئەستێرەکان چییە و گلۆپەکان چۆن کار دەکەن و
و چۆن گلۆپی با بڵێن باشتر بەرهەم بینین دروست بکەین. و لێزەر بە هەمان شێوە، کە لێزەر بریتێ لە چی؟ بە سادەی ئەگەر باسی بکەین ئەویش ئەلکترۆنێکە لە خولگەیەکی سەرروترە لە ڕاستیدا، ئەو واتە بڕێکی وزە هەیە، ئەو وزەیە کە وەریشی دەگرێ ئەگەرێک هەیە بۆ ئەوەی کە ئەو وزەی وەرگرت بێتە با بڵێن خولگەی خواردتر، بێتە خولگەی خوارەوە لە زیاتیەوەی بچێتە سەرەوە، چونکە وتمان لە ئاستی کوانتمدا ڕووداوەکان ئەگەرین، ینی 100% هیچێک 100% نییە، تەنها لە جیهانی بینراودا شتەکان بە نزیکەی 100% ڕوودەدات. حتا لە جیهانی بینراویشدا ئەگەرەکەی هەیە، ئەگەری هەیە شتێک ڕوونەدا ڕووداوەکان، جا ئەگەرێک هەیە ئەو ئەلکترۆنە بێتە خوارەوە، کە هاتە خوارەوە هەم ئەو بڕێی وەری کردووە هەم ئەوەی کە پێشی دراوە هەردووچی دەداتەوە، ئەوەش وا دەکات کە بڕێکی وزەیەکی زیاتر بداتەوە. وە لە چواردەوریشدا ئاوێنە هەیە بۆ ئەوەی هەموو ئەو وزەیە و دەرچەیەک هەیە لێرە با بڵێن هەموو ئەو وزەیە کە ئەو وزەی کێریداتەوە تەنها لەو دەرچەیە بچێتە دەرەوە. بەو شێوەیە لێزەر کە ڕووناچێکی زۆر بەتین و بەهێزی هەیە. LED-ەکانیش بە هەمان شێوە هەروەک بەو جۆرەیە کە با بڵێن نیلز بۆ ڕوونی کردەوە و جۆنێتی کارکردنی گلۆب هەمووی بەو شێوازە کار دەکات. ینی تەکنۆلۆژیا و ئەلکترۆنیات ئامێرە ئەلکترۆنیەکان هەمووی پەیوەندیی ڕاستەوخۆی هەیە بە کوانتەمەوە. و کۆتا بابەتیش دەمەوێت باسی بکەم کە پەیوەندی بە کوانتەمەوە هەبێ، سەرهەڵدانی گەردوون یاخود با بڵێن دروستبوونی گەردوون چۆن پەیوەندی بە بابەتەوە هەیە. چەندە پێشتر باسمان کردو، بەڵام لێرشدا دەمەوێت دووبارە باسی بکەمەوە. دەمەوێت باسی ئەو بکەم کە جگە لەوەی کە لە کوانتەم لە ژیانی ڕۆژانەماندا سوودی هەیە و زۆر کار لێک هەیە، کردار هەیە، بۆ نمونە ئەستێرەکان بە کردداری کوانتەمی کار دەکەن، لەوانەیە کوانتەم یارمەتیمان بدات لەوەی تێبگەین کە گەردوون چۆن سەری هەڵداوە و چۆن دروست بووە گەردوون. وەک لە پێشوودا باسمان کرد کە ئەلێکساندەر ڤلینکن کە یەکێکە لە ڕابەرانی تیۆری ئینفلیشن پێت دەڵێ ئێمە چۆن بە جوێرەی یاسای نێودڵنیایی هایزنبێرگ کە لە پێشوودا باسمان کرد دەکرێت تەنۆرکە لە هیچەوە بێ نەبوون و یەکتر لە نێو بنەوە، لە نێو بۆشاییدا بەردەوام ئەو کردارە ڕوودەدا، واتە تەنۆرکەیەکی مادە و تەنۆرکەیەکی دژە مادە دروست دەبوون و یەکتر لە نێو دەبنەوە. لە نێو بۆشایی گەردووندا بەردەوام ئەو کردارە بە شێوەیەکی هەڕەمەشی ڕوودەدا. ئەلێکساندەر ڤلینکن پێمان دەڵێ دەکرێت هەمان شت بەسەر چیدا بێ؟ سپەیس تایم، واتە بەسەر کات و شوێنیشدا ئەو شتە ڕوو بدە. چونکە تیۆری ڕێژەی پێمان دەڵێت کە کات و شوێن دەکرێت بکشێەوە یەکەیە بچنەوە یەک، کات دەکرێت ببێتە سفر و بۆشایی بە هەمان شێوە، نی بکشێ و بچێتەوە یەک، کاتە دەکرێت ئەویش بێتە بوون و بستەوە نەبوون، لە نێو بچێ و بێتە بوون. هەروەک چۆن مادە لە نەبوونەوە دێتە بوون و یەکتر لە نێو دەبنەوە، کات و شوێنیش بە هەمان شێوانەی لە هیچەوە بکرێ بە گوێرەی یاسای نێودڵنیایی هایزنبێرگ، کات و شوێن لە نەبوونەوە بێنە بوون، واتە بە جوێری ئەمە بێ ئەم یاسای بێ دەکرێت گەردوون لە هیچەوە بێتە بوون. بەڵام بۆ ئەوەی گەردوون لە هیچەوە بێتە بوون، چونکە ئێمە تیۆری چیمان هەیە؟ بڵێن سینگولاریتیمان هەیە. سینگولاریتی کە دەڵێ گەردوون لە قەبارەی سفرەوە و لە کاتی سفرەوە دەستی پێ کردووە، یان لە بۆشاییەکدا بۆ بۆشایەکە بێ کۆتات سەماوە بووە، واتە قەبارەکەی سفر بۆ دووبارە دەستی پێ کردووە. ئەگەر ئەو لەرینەوەی ڕووبدا، لەرینەوەی کات و شوێن، چۆن لەرینەوەی مادەمان هەیە لە نێو بۆشایی، دەگەر لەرینەوەی بۆشایی و کاتیشمان هەبێ یان کات و شوێنمان هەبێ، کەواتە گەردوون دێتە بوون لە هیچەوە. ئەو کاتێکە دێتە بوون بە ژوورەی یەکێک لە گریمانەکانی ئینشتاین کە محەممەد باستایی یعنی ئیشی لەسەر کردووە، بۆز ئاینشتاین کۆندنسیشنی پێدەوترێ، کە دەکرێت لە بۆشایەکی زۆر بچووکدا مادە بێتە بوون. کەواتە ئێستا ئەگەر وای دانین بۆشایی کات لەرینەوەی کردو هاتە بوون و لەگەڵیشیدا مادەکە دێتە بوون، ئەو مادەیە چڕێکی زۆر بەرزی هەیە، ڕێگە نادا گەردوونەکە بکشێ، بەڵکو دووبارە دەیباتەوە نێو یەکتر و هەر لە قەبارەی سفردا دەهێڵێتەوە، لە نێوی دەباتەوە. بۆ ئەوەی گەردوون زاڵ بێ بەسەر ئەو هێزە کێشکردنەدا و ئەو هێزە مادەدا، پێویستی بەچیە؟ پێویستی بۆی هێزێکی زیاتری هەبێ کە بیکشێنێ، وای لێکا بکشێ. هەر بۆیە ئەلێکساندەر ڤلینکن چیمان پێ دەڵێ؟ پێمان دەڵێ دیاردەی تەنەڵینگ. تەنەڵینگ وەک باسمان کرد، یعنی
گردی لەیەک لە بربەستێک بپەڕێتەوە بێ ئەوەی هێزی بڕینی بهبێ، یان ئەو دوو تەنۆرکەیە یەکتر بگرن بەبێ ئەوەی هێزەکانیشان لە کاتێکدا دژ بێکن، هێزی پێویستیان نییە بە ئەوەی هێز یەکتر باڵێن ئەو دیوار و بربەستە ببڕن کە لە نێوانیاندا هەیە. دەکرێت هەماشت دیاردەی تەناڵینگ ڕوو بدا کە وا لە گردوم کە یعنی وە بڵێ باز بدا بەسەر هێزی کێشکردن و دەست بکە بەچی بە کشان. و ئەلێکساندر ڤەلەنکن پێمان دەڵێ تەمان بۆ ئەوەی دیاردەی تەناڵینگ ڕوو بدا و بۆ ئەوەی دیاردەی نادڵنیایی هایزنبێرگ ڕوو بدا مادە بێتە بوون و هەروەها بۆشایی کات بێتە بوون پێویستە یاسایەکە بوونی هەبێ، پێش گردون یاسایەکە بوونی هەبێت، چونکە ئەلێکساندر ڤەلەنکن دەڵێ ئەو یاسایی نادڵنیایی لە ئێستادا کار دەکات و دەتوانی بەکاری بێنی بۆ سەرەتای گردونیش، بۆ ڕوونکردنەوەی سەرەتای گردونیش، کەواتە پێویستە پێش گردون یاساکە بوونی هەبێ. ئەو یاسایە چەندەوە گریمانەیە، بەڵام دەڵێ ئەو کات پێویستە پێش گردون یاساکە بوونی هەبێت بە پێچەوانەی لۆرنس کراوس کە دەڵێ کات و شوێن دێتە بوون و لە نێویدا لێرینەوە هەیە، مادە لە نێو بۆشایی دەدێتە بوون، کەواتە کاتێکی زۆر بە گردون بدا مادەی گردونیش خۆی دێتە بوون و پێویستی بە یاسا نیە، چونکە لەگەڵ گردوندا یاسا دێتە بوون. لە کاتێکدا هەمان ئەو یاسایی کە بەکاری دێنێ بۆ ئەوی پێمان بڵێ گردون لە هیچەوە هاتووە لۆرنس کراوس، دەڵێ ئەو یاسای لەگەڵ گردون هاتووە دەبن کە یاسایەک لەگەڵ گردون هاتبێ ناتوانێت پێش گردون ڕوو بکاتەوە، بەڵکو وەک ئەلێکساندر ڤەلەنکن دەڵێ پێویستە ئەو یاسایە پێش گردون بوونی هەبێ بۆ ئەوی بتوانێت گردون بێنێتە بوون. کەواتە گردون لە هیچی ڕەهاوە ناکرێتە بوون، بەڵکو پێویستە یاسا بوونی هەبێ بەر لە گردون کە دیاردەی تەناڵینگ ڕوو بدا بۆ ئەوەی و دیاردەی هاتنەبوونی بۆشایی ڕوودا، دیاردەی هاتنەبوونی بۆشایی بۆ دروستبوونی بۆشاییەکە و مادەکە دواتر کە دێتە بوون، تەناڵینجی بۆ زاڵبوون بەسەر هێزی کێشکردنەکەی بۆ ئەوەی گردون بکشێ ببێ ئەوەی هێزی پێویستی ئەوەی هەبێ. جا لەبەرەوەی با بڵێن چڕووی مادەی گردون بڕێکی زۆر زۆر لە خۆ دەگرێ، دیاردەی تەناڵینگ ئەگەرەکەی زۆر زۆر مەحاڵ دەبێت، چونکە بربەستێکی زۆر زۆر گەورەی لە پێزەکە هێزی مادەی هەموو گردونە، کەواتە ئەگەرێکی زۆر زۆر لاوازی هەیە کە گردون بێتە بوون. جا پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا گردون وای دەنێن ئەو گریمانەی ئەو تیۆریم واتە با بڵێن تیۆرێکی بیرکاریانە ئەگەر ڕاست بێ ئایا گردون ینی بۆ ئەوی بێت تەناڵینگ ڕوودا ئەگەرێکی زۆر زۆر لاوازی هەیە، جا ئایا بەڕێکەوت هاتووە ئەو ئەگەرە لاوازە ڕێ تێچووە یاخود هۆکارێک هەیە کەوا وای کردووە ئەو ئەگەرە ڕێ تێبچێ، ئەو ئەگەرە مەحاڵە ڕێ تێبچێ. ئەو پرسیارەش بۆ ئێوە بەجێ دەڵم. تاوان پێم باش و باسی ئەوەش بکەم کە پەیوەندی بە کوانتەمە هەیە، چونکە وەگوتم لەوانەیە کوانتەم بتوانێت وەڵامی پرسیاری چۆنێتی دروستبوونی گردونیش بداتەوە، یان چرکە ساتەکانی سەرەتای گردون هیچ کە وەڵامی دەداتەوە و کاری لەسەر دەکەن زانەکان لە ڕێی با بڵێن کوانتەم و پارتیکل فیزیکس، ینی با بڵێن فیزیای گەردیلەیی. لێرەشدا کۆتایی بۆ بابەتەش دێنین داوای لێبوردنم هەیە بۆ هەر هەڵە و کەمکورتیەک بە تایبەت لە بابەتی ئەلکترۆنیات و چۆنێتی کارکردنی ترانزستەر و دایۆد و بابەتانە، چونکە زانێرێکی وردم لەسەر بابەتان نیە، تەنها هەڵم داوە بە ژوێری تێگەشتنی خۆم بە شێوەیەکی سادە تێدان بگەینم کەوا چۆن کار دەکات. بەڵام گرنگەوە بزانن کە کوانتەم لە هەموو ژیان ینی لە ژیانی ڕۆژانەوەدا لە هەموو بارەکاندا بوونی هەیە، ینی پێویستمان پێیەتی بۆ ئەوەی با بڵێن تەکنۆلۆژیا و ئامێرەکانمان کار بکەن و بۆ ئەوەی بتوانین ئامێری باشتر و ورتر بەرهەم بێنین. داوای لێبوردنم هەیە بۆ هەر هەڵە و کەمکورتیەک و بە هیوای ئەوەی سوودێکی باشتان لەو زنجیرە بابەتە و لەو کۆرسەش بینی بێ. زۆر سپاس بۆ ئەو کاتەی کە پێتان بەخشی، تاوەکو زنجیرەیەشتر و بابەتێکی تر.